ئازیزانمان لایەنی داراییەکێکە لەو لایەنە گرنگانەی کە پێویستە هەر چاکێک یاخود هەر خێزانێک گرنگی تایبەتی پێ بدات، چونکە ژیان لەسەر لایەنی دارایی بەڕێوە ئەچێ پێداویستەکان لەسەر لایەنی دارایی بەدەست دەکەوێت و لە ئێستاشدا کە لایەنی دارایی هەر تاکێکی هەرێمی کوردستان کە لە باشیدا نییە و پێویستە ڕێخستنێکی تایبەت بۆ لایەنی دارایی خۆیان و ڕێخستنەوەی دووبارە لایەنی ئابووری خۆیان دابنێنەوە بۆ ئەوەی بتوانن ئەو بڕەپارێکیەتە دەستیان بە شێوازێکی باش سەرفی بکەن، هەم ئەوەی پێداویستەکانی خۆیانیان پێدابین بکەن و هەمیش بتوانن بڕێکی لێ پاشەکەوت بکەن بۆ کاتی پێویست بەکاری بهێنەوە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین گرنگترین هەنگاو کە پێویستە لەم بوارەدا بندرێت بۆ ئەوەی بتوانین ڕێخستنێکی گونجاو بۆ لایەنی دارایی و ئابووری خێزانەکانمان و تەنانەت تاکان خۆشیان بکەنەوە چۆن هەنگاو بنێن. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەم بە میوانداری دکتۆر ئیحسان زەڵمی ڕاهێنەری گەشەپێکانی مرۆیی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بێ کاکستان. دۆ بەخێر بێت. سپاس بە ئابادەبوونت. کاک ئیحسان بالەوە دەست پێ بکەم، ئایا مەبەستمان چییە لە ڕێخستنەوەی ئابووری یاخود دارایی؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێوەمان دوونە بەندەستان خۆش بێ. سڵاو لە بینەرانیش. طبعا هەموو شتێک لە ژیانە پێویستی بە تەنزیم و ڕێخستن هەیە، بە تایبەتی یەکێک لەو لایەنانەی کە زۆر زۆر گرنگە لە ژیانی ئەمڕۆیە لایەنی داراییە، کە لایەنی دارایی زۆرێک لە خەڵکی مەشغوڵ کردووە، زۆرێک لە خەڵکی وا لێ کردووە کە لە ڕاستیە بەشی لایەنەکانی تری نەهێشتوێتەوە. لە ڕێخستنی لایەنی دارایی گرنگیەکەی لەوایە بۆ ئەمڕۆ کە ژیان لەسەر تاکەکان زۆر قورس بووە، ژیان لەسەر خێزانەکان زۆر قورس بووە، ژیان وای لێ هاتووە هەموو تەمەن بۆ بە قوربانی، یعنی باوکەی خێزانەکەی نابینێ، بەیانی کە دەرەچێ بۆ ئیش مناڵەکانی خۆت و نێوارەکەیەتەوە خۆتون دیسان هەر نایانبینە، بە هەفتە مناڵەکانی نابینێ. کەواتە لایەنی دارایی ئەوەندە گرنگە لە ژیانی ئەمڕۆیە. تەمان زروفەکان ئەگۆڕێن، سەردەمی وا هەیە زۆر پێویستی بەوە نییە، ینی بژێوەیەک و سەرچاوەیەکی هەیە و ئیتر ئەو لایەنانەی تر لایەنی کۆمەڵایەتی، لایەنی ڕۆحی، لایەنی زانستی ئەمانە گرنگی زیاتری پێدرێ. خێزان کە دروستە بێ لە وڵاتە لەبەرەوەی لەسەر بنەمایەکی خاڵی پوچ دروستە بێ لە ڕووی داراییەوە مەبەستم، پێویستە لە لایەنەکانی تر کات ببڕێ بیخاتە سەر ئەو لایەنە تاوەکو ژیانەکەی ئاسایی کاتەوە. دەی ئەمەش بە ساڵ و دو ساڵ و ئەوانە لەم وڵاتە تەرتیب نابێ. بۆ چونکە لەم وڵاتە هیچ کەس خاوەنی گیرفانی خۆی نییە، هیچ کەس خاوەنی سەرمایەی خۆی نییە، هیچ کەس بە من مەبەستم گشتیە، گەرنا لەوە چێ تاکتاکێکە بن. جاکە خاوەنی دەخیلەی سربەخۆ، قاسەی سربەخۆ، گیرفانی سربەخۆی خۆت نەبی، ئیتر ئەو کاتە مەجبوری بەملاو بەولایە کات ببەخشی، هەوڵی زیاتر بدەیت تاوەکو ژیانەکەت ئاسایی کەیتەوە. لایەنی دارایی ئەگەر ئاسایی بوو، پلانێکی باشی هەبوو، ئیتر بە ئاسانی ئەتوانی سەرکەوی بەسەر لایەنەکانی ترە، بە ئاسانی ئەتوانی سەرکەوی بەسەر لایەنەکانی ترە. بەڵام بەداخەوە ینی ئەم دەسەڵاتەی ئەم وڵاتە وای کردووە لە کوردستان هیچ کەس توانای دانانی پلانی دارایی نییە. زۆربەی هەرە زۆری لەم وڵاتە لەسەر موچەخۆرە و لەسەر داهاتی حکوومەت ئەژی. دەی حکوومەتیش کووە بە 2 مانگ جارێ معاشێکەیە، بە 3 مانگ نییە، ینی تۆ پلان داناوە ئەم مانگە داراییەکەت ڕێکخەی لە ماڵەوە، بەشێکی بۆ پاشەکەوت، بەشێکی بۆ مناڵەکان، بەشێکی بۆ مەسروف، بەشێکی بۆ ناوماڵ و بەشێکی چی و سێرەکەی نایەت، مەجبوریەکی قەرزەکەی بۆ بژێویەکە کە قەرزت کرد مانگی داهاتوو دیسانەوە پلانەکەت لێ تێگەچێت، چونکە کەوەریەگری یەکسەرە بێ بیدەیتەوە بە قەرزە. کەواتە لەم وڵاتەی ئێمە هەر بەڕاستی ینی ئەمە ئەسەفە، ئەمە دڵتەنگیە، ئەمە پێناخۆشبوونە کە ئێڵەی نەم وڵاتە ئەم دەسەڵاتی لەم وڵاتە کە بەڕێوەبەری ئەم وڵاتە هێوای کردووە زۆر زەحمەتە تاکێک هەبێ بتوانێت پلانی دارایی خۆی ڕێکخە لە ماڵەوە، کە پلانی داراییش نتوانانی ڕێخەی بە دڵنیایی و پلانەکانی ترشت فەشە لە هێنێ، پلانەکانی تر سەرکەوتوو نابێ. ینی خوێندکارێک کە زانکۆیە کە خوێنێ، هەموو مهمەی زانکۆکەی ئەوەیە کە شتێک فێر بێ لەوێ، بەس لێرە نا، هەموو مهمەی ئەوەیە بتوانێت زانکۆکە تەواوکە و قەرزار نەبێ، ئەبێ ئیلا نیوەی کاتەکەی خەریکی خوێندنە، نیوەی کاتەکەی تریشی بڕوا ئیشکە، بڕوا کەسابەت کە. دەی بۆ لەم وڵاتە ئاوا بێ کە وڵاتەکەمان وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، کە وڵاتەکەمان وڵاتێکی زۆر خۆشە، زۆر ینی هی ئەوەیە کە ئینسانە لەم وڵاتەیە ئەکرا پلانێکی زۆر باشی هەبێ
و ئەکرا خەڵکەکەی زۆر سەرکەوتوتر بێ بۆ ئەم خەڵکانە ڕاکەنە چن بۆ ئەوروپا بۆچی لێرە کەس ناژیت و گەنجەکان هەمووی هەڵە فڕنووەڕۆن یعنی خۆ بەشێکی زۆری هەر بەڕاستی یان ناحەقیان نییە کاڕۆن ئەچێ لەوێ لانی کەم دەخیلەیەکی هەیە لانی کەمیشێکی هەیە شتێکی وای هەیە کە توانێت پلانەکانی ڕێکخاو بە چەند ساڵێک لە ئەوروپا بێ بەشت بەس لێرە بە 100 ساڵیش نامێ بە هیچ. باشە کاکتۆرە مەزانین چەندین سەرچاوی جیاواز هەیە بۆ داهاتی خێزان واتە بە پێی ئەو ئیشێکەوە کەسەیکە بەڵام ئەوەی کە دەوترێت لە ئەستۆی کێیە ئایا دەکرێت بڵێن ئێمە لە خێزاندا کەسێکمان هەیە کە لە ئەستۆیەتی هەموو دارایی پێیەکان لەبەر گۆڕانی سەردەم بۆ پێکێسە زۆرێک لە ئەندامانی خێزان کارەکەن ئەو کاتە دەکرێت چەندین سەرچاوی جیاوازمان هەبێ بوون. بەڵێ بێگومان خۆی بگەڕینەوە بۆ ئەسڵ ئێمە بنەماکانمان چین لێرە لە خێزانم شتانە وەرەگرین ئاینی پیرۆزی ئیسلامە بەگراوندێکی ئیسلامی ئەو وڵاتەکەمان و میلەتەکەمان میلەتێکی مسلمان لە میلەت لە فقه ئیسلامیەکانە ئەمە بە واضحی وتراوە باوک یان پیاو یان ئەوەی کە پێوترێ سەرپەرشتیاری خێزان ئەمە ئەرکی بژەوی خێزانی لەسرە یعنی نابێ هاوسەری پارە پیاکە نابێ مناڵەکەی پارە پیاکە کوڕەکەی کچەکەی نابێ خەڵکی تر ئەم ئەبێ بەڕاستی ئەوە ڕێکخا بەرپرسیارەتی دارایی لە ئەستۆی گەورەی خێزانە بەڵام ئێستا لەم وڵاتە زۆر جیاوازی دروست بووە جیاوازی یەکەمەوەیە کە خێزانەکان هەرزوو بێسەرپەرشت بوون بە شەکی زۆریان ئەنی باوک نەما کە نەما دایگەرکەکە گرێتە ئەستۆ دایگەرکەکەی ئەوەنەی تر قورسە بێ فریان ناکەوێ ئیشی دەرەوە بۆ دایک قورسترە ئیشی دەرەوە بۆ دایک زۆر قورسترە من باسی عامەکەم باسی خاز ناکەم کەسێکە ئیشێکی تایبەتیەوە جیاوازە جاو کاتە دایکەکە فریان ناکەوێ ئادەی ڕۆڵەگیان تۆ لە پەنای خوێندنەکە تا بڕۆ دوکانەکە ئادەی لە پەنای زانکۆکە تا بڕۆ لەفەکە ئادەی بڕۆ شەوەکە کاسپێ بکە یعنی ئەم وڵاتە وای لێ هاتووە ڕاستە گەورەی ماڵ ئەبێ سەرپەرشتی بژێوی خێزان بگرێتەوە ئەستۆ بەڵام بەڕاستی گەورەی ماڵشتری لە شێواوە وەڵی زۆرێک لە سەرپەرشتیاری خێزانەکان کە ئەیان بینی ئاگای لە خۆی نییە هەردێتەوە ماڵەوە یەکسەر ئەمیان باوکە ئەوم بۆ بکاویان باوکە ئەوم بۆ بکەویان باوکە گیرفانیشی بەتاڵە چی باگرانێکی زۆری لەسەر دروست بوو باگرانێکی زۆریان دروست کردووە لەسەر خێزانەکان و لەسەر سەرپەرشتیاری خێزانەکان من نازانم ینی خۆزگە ئەم خەڵکە دەرفەتی بیرکردنەوەی هەبووە چونکە ئەمە بە بیرکردنەوە ئەگۆڕێ ئەمە بە بیرکردنەوە گۆڕێ پلان بەچی دانرێ بە بیرکردنەوەیکی بەهێز خاڵی دووهەم کە مهمە ئەو خاڵە بەهێزانەی کە هەیەی ئینسان لە ژیانە ئەمانە ئەکا بە سەرچاوەیەکی سەرەکی دانانی پلانەکەی دێتۆ کە خاڵی بەهێزت نەبێت چی بکەیت ئەین لە ڕووی داراییەوە چۆن بەهێز بێ چۆن بەهێز بێ کە ژیانی لە دەستی خۆیان نییە چۆن بەهێز بێ کە مەعاشی لە دەستی خۆیان نییە چۆن بەهێز بێ کە بژەوی لە دەستی خۆیان نییە ئەم دەسەڵاتە گەندەڵەی هەرێمی کوردستان وای کردووە حتا ئەوانش کە بازرگان و تاجرن لەم وڵاتەیە بەڕاستی ژیانیان بەدەستی خۆیان نییە ئەوەندە کۆمپانیای وهمیان دروست کردووە ئەوەندە شتی خراپیان هێناوەتە ناوەوە من زۆر کەسم بینیوە بازرگانە لە بازاڕە کەسابەتێکی زۆر باشیە کەچی ئێستاڵێ ئەم جارە برایەکم بینی ئەڵێ بەس بۆ تازەکردنەوەی ئیجازەی مەخزانەکەم نزیکی 6 ملیۆن دیناریان لێ سندوم لە پای چی یعنی وایان لێ کردووە خەڵکیش ئەتۆ دوکاندارێکە کە زەریبەی لەسەر قورسەکەی ئەو شەکە گرانەکە لەسەر هاوڵاتی باجەکە کێیدا هاوڵاتیەیدا بۆیە یعنی بەڕاستی باشە یەک پرسیار بکەم یعنی ئێستا بۆ نمونە دەوترێت لە کۆندا چەند کەسێک لە ماڵێکا ژیان کێشیان نەبوو یان ئەوە تا بڕێکی دارایی کەم بەشێم خێزانەیە کرد بەڵام دەوترێت بە پێی گۆڕانی سەردەم ئێستا پێداویستەکان ئەوەندە زۆر بوون تەنانەت ئەگەر خانەوادەیەکیش باری داراییان باش بێ هەروەکو پێویست هێشتا هەر ئەندامێکی ئیش بک بەشی ئەوە ناکات کە پێداویستەکانیان پڕ بکاتەوە ئەمە چۆنە بینی وڵای ئەمە ویستم لە ئەخیرا ئەمە بڵێم بەستە تۆ پرسیارەکەت پێشخست نازانم بەرنامەکە ئەخیری بێ خۆی لە ڕاستیە ئەمەش بەشێکی ترە لەو قەناعەتەی کە مرۆڤ پێی بەختەوەرە بێ ئاین زۆر جار کە نەتوانێت پلانێکی دارایی ڕێکخەی باشترین سەرمایە چییە قەناعەتە کوردەواری وای وتووە باشترین سەرمایە قەناعەتە لە ڕابردوو ئەگەر هیچ دەخلێک ئەگەر هیچ سەرچاوەیەکی بژەوی نەبوایە ئەوەی کە هەبوو قەناعەتیان پێ کرد ئەوەی کە هەبوو ئێستا جیهان کراوەتەوە بە تەواوی بەڕووی خۆت و مناڵ و خێزان و هەموو ئەوەیە یعنی لە گەڕەکەیە منداڵەکە 6 7 9 شتی یاری هەیە
ئەوە پاسکیلەوە ئەوە نازانم وێتەرەوە ئەوە کۆچوزانم پلەیستیشنەوە ئەوە چیەوە چیە و ئەمانەی هەموو هەیە دەی ئەم شتانە کاوە چێ لە ماڵەکە ئابینێتەوە لە ماڵی خۆشیە داوایەکە ئەگەر وەکو جاران بووە لە گوندێکا بووینە هیچمان نابینی لە شارێکی بچووکا بووینایە نەئەچوین بە شارە گەورەکان شتی کەممانە بینی لەوێ تەنها سفرەکەی خۆمانمانە بینی هەرچی لەسەر بووە شکوری خوامان لەسەرەکەت ئەم لایەنەیان بەڕاستی پەیوەندی بە بەهێزکردنی لایەنە ڕۆحیەوە هەیە ئینسان لە ژیانە مرۆڤ لە ژیانە چییە میوانە میوانیش لە ماڵە کە ئەچێتە ماڵێکەوە یعنی چیەکە خۆ هەموو ئەم شتانەی دنیا نابا لەگەڵ خۆیان لە ژوورەکە یاداینێ ئەگەر کۆمپیوتەرەکەشی پێ بە ئیشارێتەوە لە بە ماوەیە پێم نەبێ موبایلەکەی داانەویشی پێ ناکە هەموو ئەوانەی کە پێڵێن پێویستیاتی دنیا دای ئەنێ لە ماڵەکەی ئیلا بێ دانیشتە بە دیار ئەو میوانە خاوەن میوانەوەیان خاوەن ماڵەوە گفتوگویەکی لەگەڵ کا قسەیەکی کەمی لەگەڵ کا دوایە چێتە دەرەوە کەواتە لەم ژیانەیە خەڵک ئەمەی بیرچۆتەوە کە ئێمە میوانین ئەگەر میوان بین لێرە بەڕاستی پێویستمان بۆ هەموو مەشغەڵەتە نییە پێویستمان بەم هەموو یعنی تۆ سێت کە کاگەڕیتەوە بۆ ئەو دی و بۆ ئەو شوێنە بۆ ئەو ماڵەی خۆت کە هەتاهاتاییە پێویستە لەوێ هەموو شتێکت هەبێ بەزێمە چیمان ئامادە کردو بۆوێ چیمان ئامادە کردو بۆوێ لێرە وامان لێ کراوە مەشغەڵەتی ئێرە وای لێ کردوین هەر بەڕاستی بیرمان بەلای ئەولاوە نەماوە نازانین ئەولا چییە ماڵی ئەولامان چۆن ئاوەدانکەینەوە ماڵی ئەولامان چۆن ئەوکەین کاتە قەناعەت لێرە قەناعەتکردن بە شتی کەم خۆی پەروەردگاریش وای فەرمووە لە ڕووی مادیەوە بۆ مسلمان ئەمە زۆر زۆر گرنگە کە بیزانێ خوا فەرموویەتی لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەوەی کە هەتە شکری بکەی سوپاسی بکەی شکری خوای لەسەر بکەی قەناعەتی پێ بکەی ئەو بۆت زیادەکەم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید زانایان فەرموویانە عەذابەکە تەنیا بۆ قیامەت نییە لە دنیا شاوامان لێکە دەی بۆیە ئێستا خەڵکی زۆربەی هەرە زۆری کە قەناعەتی نەماوە چی لە هاتووە ئەوە تا ژیانیشی سەغڵەت بووە بەختەوەری نەماوە لە ژیان بۆ چونکە قەناعەتەکە نەماوە بەوەی کە خوا پێیداوە لایەنێک لانی دووهەمیشی ئەمەندە ژیانەکە سەخت بووە بیری چۆتەوە کە خوا ڕازقە ڕزقەکەی لای خوایە وفي السماء رزقكم وما توعدون خوا وای فەرمووە ڕزقەکە لە ئاسمان و لەسەر زەویان نییە لەو لەوێەوە ئەینێرێ دەی خەڵک هەتاوەکو من ئەمەوێ لێرەوە ئەو بڵێم هەتاوەکو ئینسان لایەنی ڕۆحی بەهێز بێ هەتاوەکو ئینسان پەیوەندی لەگەڵ خوایە بەهێز بێ ژیانی ئاسوودەتر و ئارامترە ئەگەر سەرمایەکی زۆر کەمیشی هەبێ بەڵام بۆ ئێستا بەڕاستی خەڵک بیر بکاتەوە باشە خەڵک بە شێوەیەکی گشتی بیر بکاتەوە سەربەخۆ بێ لە ژیانە یعنی سەربەخۆی بێ لە ژیانە ینی بتوانێت پلانی دارایی خێزانەکەی ڕێکخە تخوا یەکێکم پێ بڵێ لەم وڵاتەیە توانی بێتی پلانێکی یەک ساڵیشی بۆ خۆی دانێ زۆر باشە ئەحسان لەگەڵ ئەوەی کە موچە ئاوایە لانی دارایی خێزانەکان باشنی بەڵام پێویستە ڕێخستنێک بکات بۆ ئەو دارایەکەمەی کە هەیەی ئەو هەڵانەی کە پێویستە خێزانەکان نیکەن لە کاتی ڕێخستنی داراییاندا پێویستە چاڵەیەک لەبەر چاو بگرن دووبارەی نەکەن و یاخود لە پلانەکانیاندا جێبەجێ نەکەن خۆی لە ڕاستیاوەکو پێشتری شاماژەم پێک لەبەرەوەی لێرە ناتوانانی پلانی درێژخایەندانەی لە ڕووی داراییشەوە ڕێخستنی پلانەکە زۆر زەرورە کەواتە مرۆڤی خاوەن پلان بۆ ڕێخستنی پلانی خێزانەکەی ئەوەی کە هەیەی لە بەردەستیا من خەڵک ئەزانم لەم شارەیە مانگی 500,000 هەیە هەر 500,000 هەیە بۆ خێزانێکی شەش کەسی بەس کە خۆی ئەڵەکرەچینیم بەڵام توانیوێتی ڕێکی خاو قەرزار نەبێت لەسەری بەس بەشێکی زۆری لەبەرەوەی پێشتر خەڵک فێری کردووە ئەها ملیۆنێکی هەبووە ملیۆنێک و 500 هەبووە ئێستا کە نییە ناتوانێت پلان لەسەر 500,000ەکەی دانێ بۆیە گرنگە چەند شتێک لە بەرچاو بگرین یەکەم ئەوەی کە هەیە لەبەردەستە نیوەی بۆ مەصرف و بەڕێوەبردننی ماڵدانەی نیوەی تۆ لانی کە مەگەر مەعاشەکەت ملیۆنێکە 500,000 دانێت بۆ چونکە نایەت ئەگەر نەهاو بە دوو مانگجارێ بۆ دیێ 500,000ەکە دەرەچی ئەمە پێویستی بەوەیە کە قەناعەت بە خێزانەکەی بکە قەناعەت بە دەوروبەرەکەی بکاکە من گیرفانم هەر ئەوەندەی تایە ناتوانم لەمە زیاتر ئەم پلانە ڕێکخا ئەو کاتە بێ چەند شتێک کەم کاتەوە ئەبێ میواندارەتی و سەردانەکانی کەم بکاتەوە کە بەداخەوە ئێستا هەر نەماوە ئەبێ کەمی کاتەوە چونکە ئێستا مەجبورە لەو کاتە میوان وای لێ هاتووە ئێستا میوان کە هاوە بێ 2 ڕۆژ پێشتر پێی بڵێ ئەنجا سێنەوە گۆشت دانێ و نازانم سفرەکەی سەوزە و میوە و تەرتیبات و تورشی و ئەوانەی هەموو لەسەر بێ میواندارەکەی کەم کاتەوە ئەمە لایەنێکی سەردان و بەسەرکردنەوەکانی کەم کاتەوە کە هەموو ئەمانە زیانیان هەیە
من پێشتر وتم لایەنی دارایی وای کردووە تۆ لە لایەنەکانی تری ژیان لە لایەنی تەندروستیەوە ئێستا خەڵک بۆ زۆر نەخۆشە لەبەرەوەی گرنگی بە لایەن تەندروستی نادا کە گرنگی بە لایەنی بۆ چونکە بژێوی ژیان و سەختی ژیان وای لێ کردو ئاغای لە نەفسگیانی خۆی نەماوە هیچ کات بە گرنگی بە تەندروستی خۆی نادا وی هەموو نەخۆشە ناخەوێ نەخۆشی تووشە بێ خواردنی خراپەخوا هی دەرەوە نەخۆشی تووشە بێ کەواتە ئەبێ لە ڕێخستنی پلانی خێزانەکانە ئەم شتانە لە بەرچاو بگرێ و کەوتم سەردان و بەسەرکردنەوەکانی کەم کاتەوە میوانداریەکانی کەم کاتەوە ئەوەی کە پێڵێن کەمالیات ئەمە ناهێڵێ کەمالیات لە ژیانە پێویستە کەمالیات لە ژیانە پێویستە ئەو مەجبورە نەیهێڵێ کە نەیهێشت ئەو کاتە گلەی و گازەندەی دەیەکرێ بەڵام قەناعەتی پێ بکە بۆ ضروراتی ژیان لە ماڵەوە من پێم وابێ ئەگەر ئینسان بتوانێت ڕێکیخا لەم زروفەیە و لە شاری سلێمانیا ئەتوانێت بە 500 ئەتوانێت ضرورەتی ژیانەکەی بەڕێوە بەرێ ضرورەتی ژیانەکەی سیارەکەی زۆر ناخولێنێتەوە موبایلەکەی زۆر بەکار نایەنێ وانە منداڵەکەی ئەگەر نزیک بێ کرێپاسەکەی بۆ نایە نزیکە خۆی گەێنێت توێتەوە خاو خێزانەکەی کەم بەباتە بازار و کافتریا و شوێنەکان کە پێویستن بەڕاستی ئەوانە خێزانەکان لەویا کۆ ببنەوە خۆشەویستی محبت لەیا دروستە بێ بیبیتە دەرەوە شوێنەکە بەس بەداخەوە لەم وڵاتە هەموو شتێک تێک چووە باشە کاکتۆر لێکەوتەکانی نەبوونی پلانێکی دارایی دروست لە خێزاندا چین بەس زۆر بە کورتی چکە کاتمان نەماوە والله جا عرضم کردی ینی هەندە شت هەیە کە پلانی لەسەر دائەنرێ ینی ئەم شتانە ئەبێ هەبن اینجا تۆتوانی پلانێکی خێزانی تۆکمەی چاکدا بنی هەندێ بربەست هەیە کۆسپ هەیە بێ هەوڵی بۆ بدەی نەیهێڵی هەندێ فرسەت هەیە بێبی قۆزیتەوە لەبەر دەستا بێجا فرسەتەکە فرسەتی تەمەەن بێ زانستی بێ یاخود دارایی بێ یاخود ڕوحی بێ یاخود خێزانی بێ یاخود کۆمەڵایەتی بێ ئەمانە گەر هەبوو ئەوەی کە پێویستە هەبێ بۆ پلان لەسەر چوار کۆڵەکە چوار بنەمادانرێ ئەم چوار کۆڵەکەی لێرە وجودی زۆر کەمە خۆ گەر ئینسان بەس خاڵی لاوازی هەبوو لەگەڵ کۆسپەکانە لە بەردەستیان ناتوانێت پلانێکی سەرکەوتو دانێ ئەبێ ئەم پلانە دانێ تا قەنەعەتی پێ بکە و بژی و تا بازێکدا بەسەر ئەمانەیە کۆسپەکەی نەیەڵێ و خاڵە لاوازەکانی چی بەهێز بکە ئینجا و کاتاتوانێت پلانێک دانێکە ئاراستەکەی بە ئاراستی خۆشببختی و بەختەوەری بێ و بەرەو پێشەوە بێ لەم وڵاتە لەم دەسەڵاتە من ئومێدم وایە کە خەڵک گۆڕانکاری لە دەسەڵاتدا بکات بۆ ئەوەی بتوانێت پلانێکی باش بۆ خۆی و بۆ خێزانەکەی دانێ و بتوانن هەمویان بە ئاراستەی سەرکەوتن و بەختەوەری بەرن زۆر سپاس بۆ بەڕێز حسان زەڵمی ڕاهنەری گەشت و پێدانی ڕۆیی کە لەم تەوەڕە لەگەڵمانە سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو